هەزار ڕەحمەت لە داک و بابت حەیان بەڕاستی ژنەکی بەڕێزە. بابا حەیان نا هەیان کوڕ ئەم توانم حەیانە کورە گرنگ ئەوەیە ژنەکی گەلک بەڕێزە و خزمەتم دەکا. ئەوجا بابا وەڵا دەبی خزمەت کات و لە جێی بابی من نی ینی بابی ویشی. کوڕم کورە زروفەکە کەینی ئەوهایە دڵزاری برادرت ئێژنی لێینا یا ئەفتەک لەگەر بابی دڵزاری نەبوو بە خێوی نەکرد و بەجێهێشت کورەکە ئەو زروفەی بوو غەزوری بە خێو دەکا کوڕی خۆم. وەڵا بابا ڕاست دەکەی. ئەدی بابا ئەمە لە مۆزوعی دڵزاری نەترسام دەچوومە داخوازی هەرچێت لێ دەکشامەوە. ئەو هەیانە چەندم متابعە کرد و پێشم گوتم ئەمن بابەکەم هەیە داکەم وەفاتی کردیە گوتم بابم لە جێی بابی خۆت دادەنەی باشە گوتی دێخەمە سەرچەوە. ئەوە هات کسم وەڵا بەسە مەتعی خۆت داهاتی خۆش خۆتانە دەستەکانت خۆش یاخوا ڕووسبی کچم. سپاس مامنجان. کچم ئەو شتەتی نایە ئەوە کەینی بە من دەخورێ زەخت و سوکەری لێ دەگەڕێم شتەکی خۆش بخۆم ئەگەر عەزیەتشت دەدەم هەندێک ئاروم لۆ بینی. عەزیەت نییە مامنجان ئارو چییە؟ کچم خیار خیار بەسەر چاو دیتە ئارێوڵە یاڕەبی ڕووسپی بی کچم بابا ڕاستی خۆشم دەوێ مؤەدەبە. ئارێوڵە کوڕمە تو لەگە قەردەکان هەندێک قەردار بوویداتەوە؟ وەڵا بابا قەردەکان هەندێکم داوە وێستا ئیمۆبیلیاتی مایە بەس ئینشاڵڵا بزانم ئەوش تەرتیب دەکەم. کوڕم تخوا و قسەیە ئەتی وا باب لێرە دانیشتیە پارە هەیە لە مارێ بە پارەی منی چی ئەدی تو نییە؟ بابا وڵی بخۆت نازانیت ئەتۆ تا هەیانم گواستەوە هینامەوە چەندت لۆ ئەو قسانە مەکە ماری منەمووی تۆ کوڕی من. بابا شەرمەزار یاڕەبی دەستت خۆش بکچم. عافێتم مامنجان. ماشەڵڵا پێکەوە قشتن لێک دێن تەمە درێژ بن هەر ساغ بن دەست ماز دەکەم. ئەم لەنگۆ زیاتر چێم هەیە کچی خۆم کوڕی خۆم. وەڵا مەژەرەتمانەیە بابا کوڕی خۆم بەرێ قەرداری چێ و ڕقم تەلەفۆنەکەم دەدەی بە خۆم قەردەکەی دەبم و بابی من کوی دەبێت تو قەرداربی. بابا دێحراجم مەکە کوڕی خۆم ئەتو قەرداربی پارەش نەماری هەبی زۆر عیبە لە بۆ من باشە؟ بابا وڵایە تو مەسرفەتی زۆرت کرد شەرمەزارم مەکە حەز ناکەم. نا کوڕی خۆم ماری من هیچی هەیتونیا ڕقم تەلەفۆنەکەم بدێ و بە خۆم پارەکەی دەبمەوە باشە بابا؟ باشە بابەجان دەستەکانت خۆش بێ. دەکتم خۆتوش دەبخۆ دەبخۆ با من مرتابم بڕاستی ئەنگۆ بخۆن یعنی ئەم خواردیتم چقۆکەم بەرێت دەبخۆ بابی بخۆن دێتوش دەخۆم بابا. بابا چ بوو؟ بابا چنێ بابا چنێ باشتر بووی؟ هەیە سینگم هەندێک هەیان ئای لێ بنەمە قوربان لێرە ماسی بۆ کوڕم چنێ ئێستا ئاو دۆدەنی هەناسە چێرم شدەی؟ تۆ چنەمایەوە ئێستا ئاوەکە دۆدەینیم تۆ خەمچێم لازم لۆم لێات بە قورعان ناچنێ ئینشاءڵڵا سەبر بیخۆ بابا توش سوان کوڕمەڵە دەردە پیری ئەگەنا چعیبم نییە بەزەدی پیری و هەزار عیب. بابا پیری سی تازە گەنجێ کوڕم بەڕاستی دنیا ساردی کرد ئەم دەمێ بچمە ژۆرێ پیر بوومە ئیدی بەری ئەو سەرمایی ناگرم بابی من. بابا تازە گەنجی پیربوونی چە کوڕە گەنجی چی کوڕم ناوەڵا تو گەنجی ئەم گەنج نیمە. بابا ئاوکەی بخۆ دەست خۆش بیداچی داکەم. یاڕەبی تەمەند درێژ بن. بابا یارمەتی دەم دانیشە کوڕی خۆم دانیشە. دەزانین بام هەر مەتحیتی دەکرد. دلێرگیان سوپاس یەکەم بەڵام من بێزم لێی بوویەوە. وایەوە بەستە زمانەی تەمەنی گەورە بۆ پیرە و خۆ لە خۆش خۆی وە ناکە. ڕاستە پیرە بەڵام زۆر قێزەون بوو دلێر پێی تێک چووم زۆر. یەکچێ پیرە پیر خۆ لە خۆشی خۆی وە ناکە. دلێر ڕاستە ئێستا ژوای کرد
نانیشمانە خواردوایی ئەمە دووسێ جارە لەسەر نار من چەمۆڵچەکات و نازانم بەڵغەم و تفەکاتەوە لەسەر نار من بۆ شتانە زۆر تێک ئەچم زۆر بێز ئەەکەمەوە. هەیانجان قوربان بە خۆت نازانی بگەینەوە تەمەنەش لەمەوەمان لێ دێ؟ دلێر باشە ئێمە کە گەشتی ناوتەمەنە باوامان لێبێ بەڵام با ئێستا ئەو لەگەڵ ئێمە نان نەخوات. هەیان کودەبی بەستە زمانێت لە بەخۆی دەسووتێتەوە بەتەنە نانی بخوا. سکی بۆ بەخۆی سووتێتەوە خۆ لە تەمەنی ئێمە نییە دلێر بابەتن یانان بخوا ئەگەریش حەزەکەیت تۆ لەگەڵ یانان بخۆ دیارە تۆ پێت خۆش نییە لەگەڵم لەنان بخۆی. دەهەیە نەجەمەم خەنا مووقیف بەس گوناحاویش ناکرێ. مووقیف نییە دلێرگیان یان لەگەڵ منانان بخۆ یان لەگەڵ ئەوانان بخۆ من بەتەنیا نانەخۆم ئەگەر تۆ لەگەڵمانان ناخۆیت. زەمن بێتۆ کوانانم پێ خوێ ئێکوا ئەگەر وایە کوانانت پێ ئەخورێ لەگەڵ ئەوانان مەخۆ بە گیانانی بۆ بین خۆشمان بە گیان نانەخۆی تا دەبا بزانم ئەگەر وابی دوای قسەی لەگەڵ دەکەم